جنگی ئێران و ئیسرائیل بەردەوامی هەیە ئەمڕۆ 12مین ڕۆژێتی بەردەوامن لە وەڵامدانەوەی یەکتر لە دەستپێکدا لە 13ی مانگدا ئێران ببورن ئیسرائیل هێرشێکی ڕاستەوخۆی کردە سەر ئێران ئەمە وای کرد کە زیانێکی زۆر بە وڵاتە بگەێنە و لە بەرامبەریشتا ئێران هێرشی کردەوە سەر ئیسرائیل لە ئەو ڕۆژەوە هەتا ئێستا بە درێژایی 12 ڕۆژ بە بەردەوامی وەڵامکاری لە نێوانیاندا هەیە بەڵام نازانین کە ئەم هێرشانە دەوەستێ و بچی دەوەستێ ئایا دانوستانەکان دەکرێت چارەسەری ئەم بابەتە بکەن هەموو ئەو دانوستان و ئەو قسانی کە دۆناڵد ترامپ بە ئێرانی دەڵێ وەرنەوە سەرمێزی گفتوگۆ دانوستانەکان بۆی کە ڕێبکەوین لەسەر ئەو خاڵانەی کە دیاری ماکرۆ بە دیاریکراوی موشکی بالسی و چەکی ئەتۆمی ئەوەی کە ئێستا هەیە بەرامبەربێک وەڵام دەدەنەوە ئیسرائیل دەڵێ ئێمە بە ئاگر بەس رازی دەبین بەڵام ئەگەر خامنەیی شەڕ کۆتایی پێبێنێت یاخود جەنگ کۆتایی پێبێن وەکوی کە ئێران دەستی کردبێ بە جەنگەکان بەڵام لە بەرامبەردا وەکوی لە سەرتاشدا ئاماژەما پێدا ئیسرائیل هێرشی کردوتە سەر ئێران لە بەرامبەر ئەوەی کە دوێنێ ئەمریکا بافرۆکی بیت و هێرشی کردە سەر ناوەندە ئەتۆمیەکانی ئەمریکا هەرێک لە نەتەنز و ئەسپەهان و فۆرد و کرانە ئامانج ئەمە وای کرد و ڕێکی زیاتری لای ئێران دروست کردووە ئێران دەڵێ ئێمە بە هەموو شێوەیەک وەڵامێکی یەکلاکەرەوەی ئەمریکا دەدەینەوانێ بەڵام لە بەرامبەردا ئەمریکاڵێت ئەگەر بێت و ئێران هێرش نەکاتە سەر بن کە سەربازەکانمان ئێمە ئەمە یەکەم جارە و ئەخیر جاریش دەبێ هێرش بکەینە سەر ئێران چکە ویتکۆف بەیانێکی ناردۆ بۆ عەباس عەراقچی وەزیری دەرەوەی ئێران و توێتی ئەمە یەکەم جارە و دڵنیایی دەدەین کە جارێکی دیکە ئەمە ڕووناداتەوە بەڵام ئەمە ڕووناداتەوە لە ژێر مەرج و لە ژێر باری ئەوەی کە ئێران وەڵام نەداتەوە بەڵام ئایا ئێران وەڵام ئەم هێرشانە دەداتەوە یاخودنا ئایا بەرگی ئەم هێرشە بەردەوامانەی ئیسرائیل دەگرێت کە ئێستاش ئەمریکا هاتوتە ناو جەنگەکە ناتوانین بە تەواتی ڕای بکەین بەڵام لەگەڵ میوانەکەمان باسی واکەین ئێران بە تەواتی هاتوتە ناو ئەم جەنگەوە یاخودنا هەموو ئەمانە ئێران دەتوانێت بەرگە بگرێت و دەکرێت چی ببێتە بەربەز یاخود سەدێکی ئەم گرژی و ئاڵۆزیانە بکە کە ئەمە کاردانەوەی لەسەر ئاستی ناوخۆی هەردوو وڵات و ڕۆژهەڵاتی ناوەڕستوە جیهانیش لێکەوتۆتەوانێت لەم جەنگەدا ئەوەی کە دەردەکەوێت ئێران بەتەنهایە و ئیسرائیل هەرێک لە ئەمریکا وڵاتانێکی حەوت بە ناڕاستەخۆ و ئەڵمانیا و بەریتانیاشی لەگەڵدا زیاتر لەسەر بابەتە دەوەستین و قسەی زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر نەوزاد هیتۆتی مامۆستای زانکۆ پسپۆری پەیوەندی نێودەوڵەتەکان جنابێ ڕاستەخۆ لە لیڤەرپوڵی بەریتانیا و لەگەڵمانە دکتۆر سڵاوت لێبێ نیۆڕۆ باش واتر کات لای تۆش دەبێ بە نیۆڕۆ بە هیوەی ڕۆژەکەت زۆر باش بێ بینیمان کە چی ڕووداوە بەڵام دەتوانین بڵین لە دوای ئەمەوە ئیتر پێشهاتەکان چییە و چی بە دوای خۆیدا دەهێنە دەوانی کە ئێستا هەیە لە نێوان ئیسرائیل و ئێران و ئێستاش ئەمریکا هاتوتە ناو بابەتەکەوە بله دوباره زور سپاس بگومان دوید جواره وەڵامی ایران بکەین بە تایبەتیش کاردانەوە ایران بەرابەر ئەو هێرشەی کە دینی ئەمریکای کردیە سەر بنکە ئەتۆمیەکانی ایران وەڵامی ایران و کاردانەوە ایران چ دەبیتن لەبەرەمە بەڕاستی جارێشتا دیارە بەڵام بە شوەیەکی گشتی با واسیەوە بکەین کە ایران کۆمەڵێک بژاردەی هەیە ینی زۆر بژاردەی هەیە یان زۆر کارتی هەیە لەوانە بەکاربین لەوانەشی بەکار نهێنیت بەڵام دیانیەوە کۆماژان پێی کرد ڕاست ئەمریکا پێشەوەی هێرشەکەش دەست پێ بکرد ینی زانیاری هەبوون لەسەرەوەی کە ئەمریکا پێشوەختە ئاگادار ایرانی کردبوو کە هێرش دەکرێتە سەر ملکی ئەتۆمیەکانی بەڵام هێرشێکە زۆر سنوودار دەبیت تەنیا بەرنامەی ئەتۆمی ایران دەکرێت ئاماج و ئەمریکا هیچ بەرنامەیەکی نییە بۆ ئەوەی کە ڕژیم چنج بیت یان هەڵ بدات بۆ ئەوەی کە لە عێراق ڕۆیدا ئەوەی لە ئەفغانستان ڕۆیدا یان خۆتەوەی لە لیبیا ڕوودا هیچ بەرنامەیەکی وای نییە بەڕاستیش هەموو بەرپرسانی ئەمریکای گەر دینێ سەیرت کردبی زۆربەی بەرپرسەکانی ئەمریکا بە تایبەتیش جیڤانس یعنی جێگری ترامپ مارک روبیو و خودی ترامپش بێجگەلەوەی تویتەی آخری کە کردی باسییان دەکرد کە ئێمە بەرنامەیەکمان نییە بۆ ئەوەی ڕژیم چنج لە ئیران بیت بەرنامە نییە بۆ ئەوەی سیستمی سیاسی لە ئیران بڕۆخنی ئەوەی کە کردومانە لە چارچێوەی ئەوەی بەرنامەی ئەتۆمی ایران کە ئەوان خۆیان بەهرەشە دازان لەسەر بەرژەنجیەکانی ئەمریکا و ئیسرائیل لەبەرەمە لەو چارچێوەدا بەڕاستیژی گوشارێکی زۆر یعنی لە بیرشمان نەچیتن ئێستا گوشارێکی زۆر لەسەر ئیدارەی ترامپ خۆی هەیە بە تایبەت ئەوەی پیاڵین میک ئەمریکا گرێت ئەگەن یاخود ئەو دروشمەی کە بەرزیان کردوتەوە مەبەستیانەوەیە کە دەبیت لە هەموو هەنگاوە کە ئەمریکا داهێشت ئەمریکا یەکەم بیتن ولا ئەو دروشمانەی کە لەم چارچێوەدا یعنی ئەو تێڕوانینێکی هەیە یاخود ئەو دیدگا و دکتۆرینێکی ئەمریکا هەیە لەم چارچێوەیە کە بە هیچ شێوەیەک جارێکی تر ئەمریکا تووشی شەڕێکی تر نەبیت کوتایی بەشەرە بێت کوتاییەکان بینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی تر پارەی ئەمریکا سەرف نەکرێت بوو شەڕەکان لە دەروەی سنووری ئەمریکا یاخود ئەگەر بەرژەوەندی استراتیژی ئەمریکا لە باشە دکتۆر بوو وەلام چارچێوەشدا یعنی ئەو پەیامانێکی ئەمریکا بۆ ئیران ناردوتی لەم چارچێوەدا بوو بەڵام وەکو دەزانن کە بەڕاستیژی وەکو ئاماژەم پێکرد ئیران کارتی هەیە و دەتوانیش بەکار بینی
باشە دکتۆر لە دواتر باسی کارتەکانی ئێرانەکەین بەڵام هەر لە سەرتاوە تۆ باسیەوت کردوتت ئەمریکا جەنگینە بەڵام هەر لە سەرەتای گرژی و ئاڵۆزەکانەوە ئێران ئەمریکا بۆ تاوانبار دەکات دەڵێ ئەگەر ئەمریکا گڵۆپی سۆزی بۆ ئیسرائیل هەڵ نەکردا ئەو نەیدەتوانی ئاوا بۆ ئاسانی هێرش بکاتە سەر ئێمە کاتە ئەمەش هەرویستنی شەڕنێک کە بۆ ئیسرائیلی دەستکراوە کردو لەوەی کە هێرش بکاتە سەر ئێران و لە لایەکی دیکە شەواڵێ من پارێزگاری لە ئیسرائیلەکەم و لە هەر شوێنەکە هاوکاری بێ من پێشکەشیەکەم دەوی بزانین پێش ئەوە چۆ ڕوویدا ینی دەزانن کە دۆنالد ترامپ لە مانگی سێ هەفتی سێ نامەیەکی بۆ ئیران نرد بە تایبەتیش ویلایەتی فەقیع علی خامنەی و لە نامەکەدا پیشنیاری ئەوەی دانوستاندنی کرد و ڕێککەوتنی کرد و ئیرانیش لە 26 مانگی سێ دووبارە وەڵامی نامەکەی داوە ئەوەش دەرەنجامی ئەوەی کە دیالوگی لێکەوتە ینی دانوستاندنی غیر مباشر یا خوناڕاستەوخۆ لە بەنیان ڕێوەچوو 5 گەڕی دانوستاندن کراون لە نێوان هەردوولادا بەڵام کێشەکە چ بوو کێشە لەسەرەوە بوو کە هەردوو لە هێلە سووریا نەبوو لەسەر هەندێک پرس بە تایبەت ئیران جەختی لەسەرەوە دەکرد کە بەرنامەی پیتاندنی یۆرانیوم یعنی کە ئەمریکا دەیگوت زیرو ئینریچمنت یعنی دەبیتن بەرنامەی ئەتۆمیە لە پیتاندنی یۆرانیوم دەبی ئیران بەتەواتی دەست هەڵگریتن یعنی سەفر بیتن ئەوە هێلی سوور ئیران بوو یعنی زۆر جەختی لەسەرەوەی کە بە هیچ شێوەیەکەوە قبول ناکرێتن و بەرنامەی موشەکیش یەکێک بووی لە شتەکان کە ئیران گوتی هەر قسەی لەسەر ناکەیت لەبەرەمە ئەم پێنج گەڕەی دانوستاندنەی لە نێوان ئەمریکا و ئیران بەڕێوەچوو کە بریا بوو گەڕی شەشەمیش لە 15 مانگی 6 دەست پێ کرد کە پێش ئەوە ئیسرائیل هێرشی کرد ئەو دوو مانگە تەواو بوون نەگەشتنە ڕێککەوتنەوە ئاماژەم پێ کرد ئەو دوو خەڵە لەبەرەمە متەوەقع بوو بە تایبەتیش با بەسی ئیسرائیل بکەین لە ماوەکەیشەدا لەوانە ئەمریکا دەفەتێکی تری دەبای بەڵام لە بیرمان نەچێت هەر لە بیدایەتەوە ئیسرائیل لەگەلەوە نەبوو دانوستاندن بکرێت و هەموو کارتەکانی ئیسرائیل بەکارهێنا لە بیدایەتی دانوستاندنەکان لەو پێنج گەڕێکی کران گوشارێکی زۆری دروست کرد لە لێگەی دەوڵەت و لەگەی لوبیەکانی لە ئەمریکا و گوشارێکیش لەسەری داڕای ترامپ کرد بەوەی بە هیچ شێوەیەک لەگەل ئیران ڕێککەوتن نەکەتن بە تایبەت ئەگەر بیرتان بێ احتمالە بیدایەت مرۆنەیەک هەبوو بیدایەت ستیڤ ویتکۆف کە لە سەرەتا باسیەوەی کرد ئێمە دەتوانین لە ئاستی پیتاندنی یۆرانیوم مەسەڵەن ئاستی دوو بیستێ بیت احتمال لای مەپەسەند بەڵام دواتر پاشگەز بوویەوە لەو پیشنیار بەرەمە لە ژێر گوشاری ئیسرائیلدا کە ئیسرائیل بە هیچ شێوەیەک پێی وا بوو کە دانوستاندن ئەنجامی نەرگەل ئیران لەبەرەمە ئەمە وای کرد کە بێگومان ئیسرائیل هەوڵیدا کە شەڕەکە هەڵبگیرتنیتن و بێگومانیش دۆنالد ترامپ کە دیتی کە ئەو دوو مانگە دارباز بوو و ئیران ئامادە نەبوو لەو دوو خەڵە سازشی بوو کرد بێگومان گڵۆپی سازی بوو ئیسرائیل هەڵ کرد باید هێرش بکات لەسەر ئیران یعنی ئەم لەم ڕێگەش ئەو گڵۆپی سازیش بەوە بەڕاستیش باید لە ناحیەی سەربازیی گوشاری سەر ئیران دروست بکرد و ڕێراوی دیپلۆماسیەکیی کراوە بیت بە ئیران هەر کاتی ویستی بێتە سەرمێزی دانوستاندن لەو مەرجانەی کە ئەمریکا سەڵەیە. باشە دکتۆر من ڕۆمۆ سەرەتای وەڵامەکەی تۆ کە باسیەوەت کردوتت هەردوو لە هێڵی سووریان هەبوو لە سەر دانوستانەکان بەڵام نەدەکرا چاوەڕێ بکرێت لەسەر ئەوەی کە بگەنە ئەنجامێک لەسەر دانوستانەکان ئایا بەڕاستی بە تەواوەتی تر کۆتایی بە دانوستانەکان دێنرێت بۆ دیوەی کە ڕێناکەون یاخود کۆتایی بە دانوستانەکان دێنێت تاوە مەخاڵەکە لەسەری ڕێکەوتوین ئیسرائیل بۆچی چاوەڕێی نەکرد بۆ نمونە ئەم دانوستانانە بگاتە پۆینتێک ئەنج لە دواتردا و هێرش بکە چونکە دوێنێش پزیشکیان سەر کۆماری ئێران وتی ئێمە لە کاتی دانوستاندا هێرشمان کراوەتە سەر کەواتە گوناهمان نییە ڕاستە لە سێزدەی مانکەرێکی کراسەر ینی سێ ڕۆژ پێوەی گەڕی شەشەمی دانوستانەکان دەست کرد بە کۆماژەم بەڵام کێشەکە لەوەدا بووە کۆماژەم پێ کرد ئەمریکا لە دوایین پیشنیاری کە دۆنالد ترامپ پێش هەفتەیە پێشەوەی شەڕ دەست پێ کرد پیشنیارێکی تری بۆ ئیران نارد و ئیران وەڵامی دایا بەڵام لەسەر ئەو خاڵە ڕێک نەکەوتن کە ئاستی پیتاندنی یۆرانیوم بگەیت ئاستی سەبر یعنی ئیران بەتەواتی دەست لە پیتاندنی یۆرانیوم هەڵبگرێت و ئیران بە هیچ شێوەیەک سازشی لەسەر ئەم خاڵە نەکرد لەبەرەمەش ئەمە یەکێک لەو کارەکان بۆ کۆری دوامیش وەکو ئاماژەم پێ کرد ئیسرائیل خۆی بە تایبەت نەتەنیاهو لەگەل ئەوە نەبوو دانوستان بکرێتن هەر لە سەرتاوە یاو دەیویست ئەم پرسە لە ڕێگەی گورز وەشاندنی گورزی سەربازی کلاب بکرێتەوە و خاڵی سیامیش بەڕاستیجی کە زووتر هێرشی کرد بۆ ئەوەی لە 15 مانگ چونکو بڕیار بوو کوپینهاکە بگرێت لە مانگی 6 احتمال عنصری مفاجئه و سورپرایزی شتێدا بیت با ئیسرائیل بتوانێت چون لە سەرەتای هێرشی سەر حیزبوڵە پەیجەرەکانی تەقاندا و سورپرایزێکی گەورەی کرد دەیویست لە هێرشەکان دژە عنصری سورپرایزی شتێداوی بای زۆرترین زەربە لە یەک کادەیە لە زەربە یەکەم زەربەیەکی گەورە لە ئیران بدرێت لەبەرەمە ئەمە هۆکار بوو باوەی بێگومان ئەم شەڕە دەست بکە لە بیرشمان نەچی ینی با زۆر واضح بی ئامانج و استراتیجەتی ئیسرائیل تەنیا بەرنامەی ئەتۆمی نییە ڕاستە لە دۆنەکانیدا زۆر باسی ئەوە دەکرێت کە ئامانجمان لێدانە لە بەرنامەی ئەتۆمیران بەڵام ئەگەر تو سەیری ئەو
اگر تو سری او اپراسیون سربازه که استا بردوامه تنیا برنامه اتمی لا که تاماچ اگر من بسیان تنیا برنامه اتمی با وقت چون ل 81 ل عراق یاندا برنامه اتمی لیدا یا خل سوریا ل 2007 بود چند ل سوریا یاندا ده انتوانی تنیا برنامه اتمی ایران بکره تامانجو ادی شرایطش را بگیرن مالام آمانج اسرائیل لوازیات را یکم اویا و آماجان پکی برنامه اتمی استا اساسا حال دام برنامه موشکی استا با اسرائیل زور گیرنگه با طیبتش اسرائیل استا لدوانکان یاندا باسی او دکن که مسئله برنامه موشکی استهرشه کی جدیه لسر اسرائیل با طیبت او موشکانه های پرس اسرائیل دکن آمد مسئله درونکانه مسئله اوه که هجمون ایران لسر آستینا و چکه پال پشتی کدنی هیزه ها پیمانکانی لسر آستینا و چکه لبرمه اسرائیل پیوایه دبیت ام آمان جنب بطاوتی به دست بین یعنی ایران زور لازم که توجه احتمال کوتاهی به اپراسیونکانی بینید یا خود رگوتن بکرین من پیمانش رگوتن احتمال لگه انجمن آسایش بکرین او کاتایی که اسرائیل با طبیعت رازی دبیت یعنی لا نکنه چن انجمن آسایش احتمال بریار در بکرین وای آگل بسراب گیریم باشە دکتۆر لەم جەنگەدا شتێکی سیر بەتی دەکرێت دەمێ بۆم ڕوومکەیتەوەیش ئەوەیە کە بۆ نمونە هەستەکەی دۆناڵد ترامپ دوای قرارەکانی بنیامین ناتانیاهۆ دەکەوێت لە هێرشکردنە سەر فۆردۆ دۆناڵد ترامپ وتی ئێمە ماوەی 2 هەفتە کات دەدەین بە ئێران بۆ ئەوەی بیر بکاتەوە بەڵام بنیامین ناتانیاهۆتی لە ماوەی 48 کاتژمێردا بەڵام لە 48 کاتژمێردا هێرشکرا سەر فۆردۆ و لە ڕابردوشدا وەکو خۆشە لە قسەکان باسکەوتە بنیامین ناتانیاهۆ توێتی دانوستانەکان ئەنجامیان نابێت قەراری لە سەرداوەکە ئەنجامی نابێت و هێرشی چیکردە سەر ئێران چۆن خوێندنەوە بۆ ئەمە بکەین بەڕاستی دوسێ خوێندنەوەی گرنگ بۆ بڕیارەی دۆناڵد ترامپ هەیە کە گوتی 2 هەفتەیە مۆلەت بە ئیران ئەدەین بۆ ئەوەی دووبارە یعنی بگەیتە سەر مێزی دانوستاندن یان خۆ ڕێککەوتن بکەن یەکێک لە هەواڵەکان باسی ئەوەی دەکرد کە احتمالە مەسەلەن ناوبژیانێک لە نیوان تورکیا هەبوو لە نیوان تورکیا پێی هەستا بوو هەوڵیدا کە لەگەل مەسەڵ پزیشکیان و جێگیری ترامپ یاخود مارکۆ ڕوبیۆ ببیتەوە یاخود وەزیری دەرەوەی ئیران بەڵام پێیانەوە بوو کە لەبەر بارودۆخی ئەمنی نەیانتوانی موافقەی ڕێبەری ئیران علی خامنەی وەرگن چکو نەیانتوانی بگەێنێت مەسەلەی ئەوسۆشەوە یەکێک لە ڕێواکان واڵێتن لەبەر ئەو دانوستانە شکستینەوەیکە لە هوکارەکان هوکاری دامیش من پێم وایە ئەوەی کە ڕاست ئەوەیە ترامپ بڕیاری دا بۆ هێرش بکرێتە سەر ئیران یعنی پێش ئەوەی کە 2 هەفتەیەکەش ڕابگیری زۆر سەرچاوی ئەمریکا باسییەوەیان کرد ترامپ بڕیاری دا هێرش بکرێتە سەر ئیران بەڵام بڕیارەکەی ڕاگرتە بوو بەتایبەتیش سەرچاوەکانی ئەمریکا ڕۆژنامەوەکان باسییان دەکرد کە تاقیتەکە دیاریکرا ترامپ پێی تووڕە بوو و پێیوە بوو کە دەبیش بە شێوەیەک تاقیتەکە دابنیتن نە ڕۆژنامەکانی ئەمریکا نە سەرچاوەکانی دەوە نەزان لەبەر عنسوری سپایس تێدابی درام دایمەن حەزی لەو ئەوەیە لەبەرەمە من پێم وایە ئەو 2 هەفتەیەش زیاتر احتمالە وەک هەڵخەڵەتاندن بیت یاخود ئەوە بیت بوو سەر لە شێواندنی هەم لەسەر ئاستینەوە خۆ عەلەم سەلاسات دەربە بیت وەلاوانە دەرفەتێکیش دابیت ئەوانەی کە دژاتی ئەم ترامپ دەکەن بۆی گورزی سەربازی لە ئیران باشینن وای دەرفەکی تابتێ مناقشەیەکی تر لەگەل بکرێتن لە هەگەل هەموو ئەمانەژە پێم وایە ڕاستە لە ژێرگوشاری ئیسرائیلیشیدا بۆ ئیسرائیل پێش ئەوەی کە ترامپ هێرشی سەر ئیران کرد پێی گوت یعنی ئێمە زۆر چاوەڕێی دۆناڵد ترامپ ناکەین 48 ساعەتی تر ئەگەر ئەمریکا هێرش نەکەتە سەر یاخود یارمەتی ئێمە نەدا لە هێرشکردنە سەر بگاتومەکانی ئیران ئێمە خۆمان دەست بەکار دەبین و باسی ئەوەش دەکرا پلانەکەی احتمالە کۆماندو بنێرنە سەر ئەردۆ لە ڕێگەیەوە بتوانە زەر بەلە بنکەی فۆردۆ بدەن کەواتە بە شێوەیەکی کشی دەتوانە بڵێن بەڕاستیژی پلان بڕیاری دابوو هێرش بکرێتە سەر ئیران پێشەوەی تەنانەت ئەو 2 هەفتەیەش دیاری بکرێتن بەڵام من پێم وایە شێوازی تاکتیکێکی دیار بوو یعنی سەر لێ شاندن یاخود لە ڕووی ئەعلامیە ئەو 2 هەفتەیەی دیاری کرد بوو احتمال ترامپ جدی نبی لو 2 هەفتەیە بەس بۆ ئەوە بوو لە ڕووی ڕاگەاندن ئەوانە عنسری سوپایزی بپارێزیتن بۆ ئەوەی کەس نازانێت ترامپ کەی وە چکاتە هێرشێکی لەسەری باشە دکتۆر پێشبینەکەی ئێران وەڵامی ئەمریکا باتەوە خۆی باسیەوە کاڵێمە وەڵامێکێک لاکەرەوە دەدەین بە ئەمریکا و بە ئەگەری زۆریش ڕەنگە هێرش بکەنە سەر بن کە سەربازەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕاستی لاوانە هێرشەکە بکرێت بەس قەبارە و ئاستی ئەو هێرشە چون دەبیت ئەوە پرسیارە گرنگێکەیە بەتایبەتیش لە بیرمان نەچتن یعنی ئیران وەکو ئاماژەم پێکرد ئیران کارتی لەدەستدا لە ڕووی سیاسی وازان عباس عراقچی وەزیری دەروە ئیران زۆر بەواسعی باستی ئەوەی کرد کە وەڵامان دەبیت سپای پازداران بە فارسی ڕاگەاندنەوەکی بەڵاو کرد دوسێ خاڵی گرنگی تێدا بگوتی بێگومان وەڵامان دەبیت ئێمە ئازانی ئەو فرۆکانە لە کێوە هاتون و دیاریکراون و مەبەستی ئەوەش بوو کە ئەو شینانەی کە ئەو فرۆکانە لێ فڕیون احتمالە بکرێنە ئامانج ئەوەش خاڵێکی دام خاڵی سامیش باستی قەواعدی ئەمریکای کە لەسەر ئاستینەوە چێکە گوتی
او خالی لوازی امریکایی و باسی گرو هرمسی شکروا براستی یعنی برام کواتا دتوانین بلین اگری و شاندنی گرزی سرباز لالان ایران یا خود طول هستند نه من پیمای هیا بلام شواز و قوارکی دیار نیه یکی لخالکان یا خود کارتکان او یک استاد بر زور بر بالای باز که احتمال گرتنی گروی هرمزا بلام او کارتکی براستی اوانده آسانیه قیرانه که عبوری درست دکت تنان به های پیمانکانی جی چاینا که احتمال 180 نوتا که له رگیا و د چتکشکی گوری بود درست دبی لبرما دبیتی حسابات خوی بکد و اگر او گرا بگیرتیش براستی جی اگر زور امریکا راستا خوب تنو او کشکان و هزار بکشنده تل ایران بدد به نسبت امریکا ری و او یکان چه دریای سول بیتن چه گرا زور استراتژی لبرما احتمال ایران زحمت بیاگه دستش بو بتن دبی حسابات خوی بکد او که کارت دورش احتمال ها پیمانکان لسراستین او چکه به کاری بینید جاری دیانی او یا دکرد ناکیتن کشانه ولی برنامه ل آژانسی اتمی وزع یکی که لکارتکانه و پی ما استبریاری دراوه یعنی نکشته بالام اندام بونی حل وصفه ولی حل دواسه لوا لبر ما به شوی که گشتی اتوانیم بالین ایران هم کارتانه هی و با آماج گردنی قاعده کانی امریکا احتمال لقطر بیل ایمارا یا سعودی بیت اوش بجارده کی ترا بالا ما کو آماجم پیکر و بخوینه و من ایران اگر طولشی امریکا بکت و سیمبولیک در بیت ناتوانی زربکی گول امریکا ده یا خود او نیتینا بیت لبر ایران دازانی رد الفعل امریکا به طیبه دونالد ترامپ زور تند بیت بویا من توقع دکم سیناریویی که شیوی کشتنی قاسم سلیمانی هبید ایران به شیوی که رمزی در بینکانی امریکا بکری تماج بالام زیان و ضرری نبید باوی امریکا نهیتنا آوشار باشە دکتۆر ئەگەر بۆ نمونە وەڵام باتەوە ئێران وەڵامی ئەمریکا باتەوە کاتە ئێران بەتەنها دەکەوێتە شەڕ لەگەڵ دوو وڵات دەکرێت ئەم بژاردەیە هەڵبژێرێت یاخودۆی کارتەکانی بەردەست ئەگەر کردی لاوەزیش بێ کارتەکان بەکاربهێنێت لبرواش من آماجم پیکرد اگر به شویکی ریالیسمی لسر استی واقع یعنی به شویکی واقعی بیر بکنه بگمان من پیمایه هرش نکرد سر امریکا لبروی که اوی جنابش آماجای پیکرد ایران استا لو بارود خدانیه برای کی تری شل دیجی خوی بکته و با تنیا لیک حالت دانه بیتن احتمال لیک حالت دا ایران ناچار بیتن اوی لدستی بیت بکرد اگر بزانیتن ایدی هرشکان تند بونه و دبیتا هوی داروخانی سیستمی سیاسی ایران بگمان ایران او کاتا یعنی اگه گشت او قناعتیان او در انجامه بگمان اوی لدستی دکرد بالام حتی استاش ها کشکان با آراستانی و کل سرطا ما جمع پیکرد نه اسرائیل و نه امریکا حتی استا مناظم سبینی چی رو داد بالا حتی او لدوانانه حتی امروشیان داوا الان برنامه ما نیه بو اوی رژیمی سیاسی ایران بروخنی یا خود صلات سیاسی ایران بروخنی که واتا تا او معادله هبی من پیمای ایران لرد کاردانه کانی با تایبت برام بر امریکا طرادای که زور او دبیتن نرمی دنوینیتن و گفتم و کو ماجش فکر احتمال کاردانایی هبید برام امریکا بالام زور سنوردار دبی سمبولیک دبی بشه و احتمال ببیتن امریکا کاردانایی نبید و کو گفتم ها شوی سیناریوی کشتنی قاسم سلیمانی احتمال مثلا چاچایی که زور دیار که سنوردار دبید بالام لیلا وجدا و بریار سازان ایرانی که بزانی چه بریار دادن ولوانش خلقی هیاشی هارتلاینی که پیالین یعنی تونتراون احتمال بریارکش تونتریش بدری لدیجی امریکا بالام دیاری نازانی بزانی چی دبی بالام و کوماجان پکید اگه لرانگی واقعی سیاست و تیروان تگشتن یا که خوینا یا که شکانه که من پیمای طولستان نگه امریکا لدیجی امریکا منال لدیجی اسرائیل لدیجی امریکا احتمال زور سیمبولیک و سنودار بید باشە دکتۆر یەکشت ئیسرائیل خۆی دەستی کردو بە جەنگەکە بەڵام ئێستا ئەڵێ ئەگەر خامنەی جەنگ ڕابگرێ ئامادەین بۆ ئاگربەست ئەمە چۆن دەبێت بۆچی تۆپەکە هەڵداوەتە ساحەی ئێرانەوە یاخود دەیوێ ئێران وەڵامی ئەمریکا نەداتەوە یاخود دەیوێ بگاتە چی بەم قسەیە براستیجی و کوماجان پیکرد مادام برنامه نیه برو خواندنی سیستمی سیاسی ایران که وقت او شرح دبی را بگیر لشینک دبی را بگیرتن اوان دو سه پیمای دو سه خالت را هندک هیا پیست رون بکریت خالی یکم که آیا دانستاندن دکرید دیسان لنیوان امریکا و ایران و اسرائیل با اوایل سر و خالانه بطابق برنامه مشکی و اون دکی شیتر هیا رکوتنک بکرید یا خل ساعتنا برنامه اتمی راست استا تقریبا برنامه اتمی ایران لواز و بالام رکوتنک بکرید که ایران مافی مدنی هبید اوروش مثلا امریکا جای باکت امامادین بپی او پیشنهاد که دابومان ایران دتوانی مثلا ایران برنامه اتمی هید بالا بشوی که آشتی خازانه و لرگی او خالانه که امریکا دیاری کرده بود که پیتاندن ایرانی و صفاک ایران هبید بگمان اگرم اما بوشی برای چی احتمال رکوتنک بید خال دوام به نسبت اول دوانه که اسرائیل لدوان پیچوانه شیدا و اورو
نتانیاهو زور بازی آماجه به که راست احتمال اینا چین شر استنزاف یا خود او شرای پیالین درج زور درجه بکشید بالام همو او آمانجنایی که ایمه دیاری مان که دو اگر تاکو نپیکی آمادنی شرکت را بگیم بسیش و آمانجن پیکی لسرتا برنامه موشکی درونی احتمال واسکنی پیگی ایران و برنامه اتمیه لبر ما بگمان احتمال اسرائیل هم حتیش لبر دست دابیتن باوی او آمانجن خود بپیکیتن دواترش بگمان و آمانجن پیکی مادم تو برنامه نبی با روخانی سیستمی سیاسی دبی هر بگه رکردن اجامن پیمایا اگر اتفاقش نگی لوانه لرگ انجمن آسایش بریارک ده کرد با هر دولا ملزم به راگانتنی آگر باز بالام دیگه لواجدا سرتا ایران ده گوت اگه اسرائیل شکانی را بگید پیش ایرش که تسر بینکه اتمیه کنید گوت اگه دکتۆر کەواتە هاوکێشەکە پێچەوانە بۆ تۆ ئێستا ئیسرائیل داوای ڕاگررتنی جەنگەکە سەرباری هەموو پاڵپشتیانی کە هەیەی اسرائیل لجیر گوشاردانیه اسرائیل دتوانی جریجه بشرکه من پیمانیه گوشارکی زول سر اسرائیل هبید بالام وەک ئاماژەم پێکرد ئیسرائیل ئامانجی دیارکراوی هەیە و پێی وایە بەشێکی زۆری ئەو ئامانجانە بەدەست دەستەپەر کراون و احتمال حتی ئەو هەفتەیەشێکە درێژە بکەشیت ئەو شتانەی کە ئیسرائیل دەیوێتن وەک ئاماژەم پێکا و خەڵەندێوی احتمال دەستەبەری بکرد لەبەرەوە لەموو بەدۆ پێستی احتمال زیات بەوە نەبیتن هێرش بکێتە سەر ایران بەڵام احتمال ایران بەرنامەی هەبی مەسەلەن شەڕەکە درێژ بکرێت و ئەوانە من نازانم ایران ئەو بەرنامەی هەیە بەڵام پێم وایە ایران لەژێر گوشارێکی زۆر گەورەدا احتمال ایرانیش حەزی لێ نەبیتن چونکە هەر ڕۆژێک بچتن زیاتر پێگەی سەربازیەکانی ئێران دانوستان یاخۆ جەنگ کامیانی لە مەسلحەتە لە سەرەتای جەنگەکە و بەر لە دەستپێکردنی جەنگیش کاتێک لە دانوستانەکاندا بوون ئەوان وایان دەبینی کە بچنە جەنگە و بچنە دانوستانەوە بۆ ئەوان یەک نەتیجەیە من پێم وایە یەک نەتیجە نەبوو ئەگەر ایران چوو بە دانوستانە من پێم وایە دانوستانەکان لە بەرژەوەندی ایران بوون ئێمە ئازانی بە تایبەتیش هەموو کەس دەزانیتن لە ناحیەی سەربازی بە هیچ شوێک بەراورد لە نێوانتوانە سەربازیەکانی ایران و ئیسرائیل ناکرێتن ئێستا ئیسرائیل زۆر مسەیتەرە لەسەر معادلەی سەربازی و تقریبا هەموو عوسمانی ایرانی لە دەستدا و بە کەیفەوە هەر شینێکی بێ دەتوانێت بردومانی کردن لەبەر ئەمە ئەگەر ڕێککەوتن کرا بە احتمال ئەو زیانە سەربازیە و عسکەریە کە ایران ئێستا دەیبینیتن نەیدیتەوە و دەیتوانی لەرگەی ئەو ڕێککەوتنە چونکە لە ناوخودی ایرانیش ئەوە هەبوو ینی بەڕاستیجی جیوازی هەبوو ئەوەی ڕێکخۆنخوازەکان باسییان دەکرد کە ئێمە ئەتوانی لەگەل لە ئەمریکا بگەین ڕێککەوتن بەتایبەت با پیتاندنی ایران لە دەروەی ایران بیتن چکە مادەم ئێمە بەرنامەمان ئاشتی خوازانە ناوانەوێت ببینە خوادان چەکی ئەتۆمی کەواتە پێویست بەوە یعنی زۆر جەخت لەسەر ئەو خاڵت کەین دەیانتوانی حتا ئیدارەی ترامپ هەواویش ببە یعنی وەکو سیناریۆیەک ئەوەیان لە بەرچاو گرتەوە بەڵام ایران ئەمەی قبول نەکرد وەکو گوتم دوو بچوونی جیاواز لە ناوخودی ایرانیشدا هەبوو کەواتە دەتوانین بڵێ لەم چاوچێدا بێگومان من پێم وایە ئێستاش شەڕێکی ڕابگری هەر لە بەرژەوەندی ایرانە چکو ایران لەژێر گوشاردا سای زۆر لەژێر گوشاردانیە نانحەیە سەربازی بەراورد ناکردووە لەبیری شما نەچتن ئەگەم ئەم ئۆپرۆسیۆنە بەم شێوە بەردەوام بیت دوور نییە تەداعیاتی لێکەوتەکانی زۆر گەورەتر بە لەوەی کە ایران چاوەڕێ دەکرێت دکتۆر پێشبینیەکەی لێکەوتەکانی بەردەوامی ئەم جەنگە چی بێت بەڕاستیژە ئەگەر ئەم شەڕە بەردەوام بیتن بەو شێوەیە ئیسرائیل بەو توندیە لە ایران بدەر یەکێک لە لێکەوتەکان یان دەڕاویشتەکانی احتمال ئەوە بیتن ئێوە ئازان اقتصادی ایران زۆر بەتەواتی داڕمێتن خۆ پیشاندان لە ایران دەست پێ بکرێت احتمالش لە ناو خودی ئەم سیستەمەدا ڕێکخۆنخوازەکان یاخود ئەوانەی دیموکراتخوازن زیاتر احتمالە گۆڕانکاریەکی سیاسی لە چارچێوە سیستەمەشدا ڕوو بداتن یعنی هەموو ئەگەرێک کراوایە لەبەر ئەمە بێگومان وەکو ئاماژەم پێکرد دەبی ایران حسابەتی ئەوە هەموو ئەو شتانە بکرد بەر نسبەت ئێستا ایران ئەوەیە کە ئایا ئەو سیستەمە دەمینیت یان نامینی وەکو ئاماژەم پێکرد بێگومان ئەگەر بیانەوێت ئەو سیستەمە بپارێزن هەرچی زۆترە بیت ئەم شەڕە ڕابواسی چونکو بەشداوەندی بە شەڕاستە ایران دەتوانێت موشک ڕاستە ئیسرائیل بکێتنەوە دەتوانێت کۆمەڵێک موشک باشە دکتۆر ئەمە بۆ ئیسرائیلیش ڕاست نییە درێژەدان بەم جەنگە بۆ ئیسرائیلیش نابێتە گرفتێکی گەورە ئیسرائیل لە ڕووی ئابووریە و زیانی بەرکەوێت و لەبەرەوەی مەساحەکەی بچووکترە ئیسرائیل ڕەنگە ئەم زیاتر ڕوبەڕووی وێرانکاری و کاولکاری بێتەوانێت بێگومان ئیسرائیل زیانی بەردەکەوێت خواوانی ئیسرائیل ئەوە بیت بەڵام ڕۆژ بە ڕۆژ توانە موشکەکانی ایران کەم دەبیت یعنی ئێستا من ڕاپۆرتێکین خوێن باسەوەیان دەکرد احتمال ایران حتا ئێستا مثلا بەپێی ئەو گورزە سەربازەی کە لە ایران درراوە 150 توانە موشکەکانی ایران کەم بووە احتمال ایران 1100 موشکی مابیت و 200 ئەوەی کە پیاڵی موشکی پێ هەڵ بدرێتەوە کەواتەوە ئیسرائیل بەردەوام دەبی لە لێدانی ئەو سەرچاوانە کەواتە من پێم وایە ڕاستە ئیسرائیل نایەوێت تشتە شەرەکی درێژ خۆیان و لێ بەرژەوەندی ئیسرائیل نییە لەبەر ئەمەش ئەو دەیوێتن ئەو ئامانجەی کە هەیەی بەدەست باشە دکتۆر ویستنی ئیسرائیل لەوەی کە ناوێ بێتە ناو یاخود درێژە و شەڕەبدا
دەتوانین بڵین ئەمە دەبێتە یەکێک لە ئەگەرە بەهێزەکان بۆ کۆتایی هاتنی شەڕ یاخود لە بەرامبەریشدا ئێرانیش دەبێت ڕازی بێ بۆی کە جەنگ ڕادەگیرێت. قەینا ئیسرائیل دەستی پێکردو بەم جەنگانە دکتۆر لە ڕابردوودا ئێرانیش خۆی باسی وتی ئەوان دەستیان پێکردو بەڵام ئێمە بڕیار دەدەین کە جەنگ کۆتایی پێبێ. بڕاستیژی کە ئەوە زیاتر بۆ ڕاگەهاندن و ئیعلام باز دەکرێت بەڵام ئەوەی لەسەر عەرز دەبینین کە وەکو ئاماژەم پێکرد ئیسرائیل مسەیترە لەم شەڕەدا. ڕاستە ئیران زیانی بەردەکرد بەڵام لە بۆ سەیریکەیت تو سەیری حوسیەکان بکات تو سەیری حیزبوڵڵا بکات دوای ئەوەی زەربی کوشندەیان بەرکەوتی شەڕیان ڕاگرت چونکە دەیانزانی درێژەدان بە شەڕەکە احتمال ئەوە هەیەشی لە دەست بچیت مەترسیەکە ئێستا لێرەدایە ئەگەر ئەم شەڕە درێژە بکەشی بۆ نمونە هەفتەیەکی تر یان مانگێکی درێژە بکەشی ڕاستە ئیسرائیل زەریانی پێدەکەویتن ڕاستە مەسەحەکەی کەمترە و ڕاستە ئیسرائیل شەڕی ئینتیزافی ناوێتن بەڵام بەڕاستیژی ئەو زەربە گەورەی لە بەرینە دەکەیت هیچ بەراورد دەگنۆکی لە بیرمان نەچیت ئەو توێتەی ئەمڕۆ ترامپیش کردی بەڕاستی زەنگی مەترسیدارە بۆ ئیران کە گوتی ئێمە دامانەوێت ئیران دووبارە گەورە بکەینە وەکو ئەمریکا بەڵام باسی ئێمە ڕاستە باسی ئەوە دەکەین ترمی یا بەراکارینانی ناوی ڕژیم چێنج درست نییە بەڵام کیاڵێت ئەگەر ئەم دەسەڵاتە نەتوانیتن دووبارە ئیران بەهێز کرد یا مەبەستی دەسەڵاتی سیاسی لە ئیران کیاڵێ ڕژیم چ شتێکی باش نییە ئەمە ئاماژەیەکە بەوەی کە ئەگەر ئەم شەڕە درێژە بکێشیتن وەکو ئاماژەم بکرد لەوانە یەکێک لە تەداعیاتەکان دەڕاویشتەکان تەنانە ئەگەر ئەمریکاش نەیوێت ئەگەر ئیسرائیلیش ئەو بیت بەڵام تەداعیەکان لەوانە سەر بکێشیت بۆ داڕمانی سیستم لەسەر ئاستینەوە و خو لەرگێ خۆ پیشاندان بیت یان کودتا بیت یا خۆت ئەو ڕێکۆنفازەکان بن لەبەر ئەمە هەموو ئەگەرێک ئەو کە لە ئارادا دەبیت ئایا ئیران ئەمانە لە بەرچەوە ناگریت ئایا ئیران نازین بارودۆخی ئابوووریەکەی چوونە ئایا نازانین مەترسی جدی لەسەر سیستمی سیاسیە لەبەر ئەمە ئیرانیش حساباتی خۆی دەکەن من پەیمانیە بەو شێوە دانیشتە بن تەنیا موشەی بگرن ئاساڵیت ئەوان دەزانن کە لە رووسیا بازیار ئێمە ئەتوانین بڵێین ئێران ئێستا هاتۆتە ناو ئەم جەنگەوە یاخود بە بێدەنگبوون یڵین تەنها گورزێکی وەشاندۆ و ڕەنگەی سحاب بکات لە بەشداریکردن لەم جەنگە. ئەمریکا مەبەستت یان ئیران؟ ئەمریکا ببوورە دکتۆر. بەڵێ بەنسبەت ئەمریکا نایەوێت شەڕ ببیت یعنی هەر لە سەرەتا وازح ئەمریکا لەگەڵ دانوستاندن بوو و نایەوێتن تووشی شەڕێکی تر ببیت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیاست و پرەنسیپی ئەمریکا ئەوەیە وەکو سەرتاش ئاماژەم پێ کرد جارێکی تر ئەمریکا نایەوێت شەڕێکی هاوشێوەی 2003 دووبارە بکەین نایەوێت هێز لەسەر ئاردانیت نایەوێت جارێکی تر خۆی بە ئەوە سەرقال بکەن بچی دەوڵەتێکی تر ئاوادان کە بینێ نیشن بڵدینگ و ئەوانە بکات پارێکی زۆر سەر بکات زۆر جا ترامپ باسیەوەی کرد ئێمە 2 تریلیۆن دلار لە ئیران و ئەفغانستان لە عێراق و ئەفغانستانمان سەد کرد بەرامبەر هیچمان دەست نەکرد جارێکی تر ئیران ئەمریکا نایێت ئەو شتانە بکات لەبەر ئەمەش بێگومان هەدەفی ئەمریکاوەیە ئەو بەرنامەی ئەتۆمی کە بۆ ئێستا بەشداری کە بەڵام وەکو گوتم ئەم بەشدار زۆر سنوردارە بار ناکەن ئەمریکا بێتە ناو شەڕ مەگەر وەکو ئاماژەم پێ کرد ئیران ڕەد الفعل یا کاردانەوەیەکی توندی بەرامبەر ئەو هێرشی ئەمریکا بیت بێگومان ئەو کات ئەگەر ئیران ئەمریکا زەڵبەیەکی گەورە لە ئەمریکا بدەیت یان قاعدەکانی بدەیت بێگومان ئەمریکا وەڵامدانەوەی دەبێت و دێتە ناو شەڕێکی بە شێوەیەکی فراوانتر مەبەست. باشە دکتۆر ئەم جەنگە کێ دەتوانێت ڕای بگرێ جاران یاخود بەر لەوەی کە کێشەکە تا ئێرە بێ یاخود بەر لەوەی کە ئەمریکا بێتە ناو ئەم گرژیانە و بەڕاستە خۆ چاوەکە لەسەر ئەو بووداوت ئێران ڕەنگە ئەگەر مداخلی بابەتەکە بکات جەنگ کۆتایی پێدا بەڵام ئێستا ئەو دەیبینین ڕەنگە ئەمەلەکان لەسەر ئەمریکاش بە شێوازێکی ئەوتۆنە بێ چی وە کێ دەتوانێت ئەم جەنگە ڕابگرێت؟ بەڕاستی ئەوەی کە ئەم شەڕە ڕادەگرت سێ ئەکتەر ئیرانە ئیسرائیل و ئەمریکا لە بەدەر لەم ئەکتەرانە هیچ هێزێکی تر ناتوانیتن ئەم شەڕە ڕابگریتن و ئەمەش پێویستی بە تاوافق و تێگەیشتنە و دەبی هەر سێلان حاضر بن یان تاوافق و ڕێککەوتن بکەن یان ئاگربەست ڕابگەینن بەدەر لەمانە ئەکتەرەکانی تر دەتوانین یارمەتی دەربن دەتوانن هەڵی کاربن بەڵام بەڕاستیژە هیچیان پێ ناکرێتن هیچ دەوڵەتێکی تر ناتوانانی ئەم شەڕە ڕابگرێت ئەگەر ئەم سێ ئەکتەرە ڕێککەوتن نەکەن یا تاوافق نەکەن یا ڕازی نەبن بە ئاگربەست ئەگەر ڕێککەوتن تاوافقیش نەکەن ئاگربەستێک بکرێتن ئەمە دەکرێتن ئەمە ئەو کات دەکرێت ئەگەر ئیران و ئیسرائیل و ئەمریکا ڕازی بن دەکرێت لە ڕێگەی ئەنجومانی ئاسایش بوون ئەگەر ئیران بڵێت ئامادەنی شەڕێکی ڕابگرن ئیسرائیلیش بڵێ ئامادەنی بەڵام هەردوو حەزیان لەوە بی شەڕێکی ڕابگرێت ئەو کات بۆ ئەوەی خۆیان لەو ئەوە حالەتە بەدڵخەن دەتوانن لە ڕێگەی ئەنجومانی ئاسایش بڵێن بە ئەنجومانی ئاسایش شەڕێکی ڕابگریتن ئەو کات لە ڕێگەی ئەنجومانی ئاسایش من پێم وایە بڕیارێک دەرچێت و دەوڵەتان دەتوانن لە ڕێگەیان بڕیارەوە شەڕی عێراق و ئیرانیش کوتاه هات چون ئەو کاتە کوتاهی هات لە ساڵ 1980 دەتوانن بەو شێوەیەش کوتاهی بەو شەڕە بینن. باشە دکتۆر کۆتایی هێنان بەو جەنگە ئەگەر لە دەستی ئەم سێ وڵاتەدا بێ ڕەنگە کەمێک کەس بە ناوسەنگی بکەین بۆ نمونە
ئێران بەتەنها ئیسرائیل و ئەمریکاش لە بەرەیەکن چۆن دەکرێت ئەم سێ وڵاتە بەم جۆرە ناهاوسەنگیە بەم جۆرە ناهاوسەنگی لە هێزە بتوانرێ وا بکرێت کە جەنگ کۆتایی پێبێنێت لێرەدا چۆن پێویست بەدەستێک ناکات لە دەرەوە بێتە ناو ئەم گرژیانەوە بتوانێت دۆخەکە هێوەر بکاتەوە بەڕاستی وەکو گوتم لە ڕووی سیاسی دیپلۆماسی دەتوانی یارمەتی بدەن بەڵام ئەگەر پێمان وابی دەتوانن گوشار بەتایبەت لەسەر ئەمریکا و ئیسرائیل دروستکەن بۆ ئەوەی شەڕێکەکە هیچ دەوڵەتێک ناتوانێت گوشار دروستکردن نه چاینا دەتوانێت ئەو گوشارە دروستکرد نه رووسیا دەتوانێت ئەو گوشارە دروستکرد تو سەیری مەسەن شەڕی ئوکرانیا و رووسیا بکە دەوڵەتانی ئەوروپی و ئەمریکا هەموو هێزێکیان بەکارنیە سیاسی دیپلۆماسی تەنها یارمەتی سەربازی بۆی شەڕێکەکە حتا ئێستا سەرکەوتو نەبوون لەبەر ئەمە بێگومان ئەوانیش ناتوانن ئەو گوشار لەسەر ئیسرائیل ئەمریکا دروستکەن بۆ ئەوەی لە ڕێگەی گوشارەوە دەتوانن ناو بژێوانی بکەن دەتوانن هاانی لە ڕووی دیپلۆماسیە یارمەتی دەربن بەڵام دەبیت نیەتێک هەبیتن در نیوان ئەو دەوڵەتانە کوتایی بە شەڕەکە بینن وەکو ئەمەژان پێکێت ئەمریکا پێی باشە شەڕەکە ڕابگریتن من پێم وایە ئێستاش دۆناڵد پێی باشە شەڕەکە ڕابگریتن بەڵام ئێستا پێویستی بەوەیە هەردوولان تەفاهم و دانوستاندن بکەن ئایا دەتوانن بگەنە ڕێککەوتنێک بکەن ئایا دەتوانن دانوستاندن بکەن ئایا دەتوانن دووبارە بچنە سەر مێزی دانوستاندن لەسەر ئەو خاڵانەی کە پێشوەخت باسییان کرد بە تایبەتیش بەرنامەی هەستی بەرنمەیەکی مەسەلەن ئەوە بیتن ئاشتی خوازانە بیتن آیا ایران آماده دوای او ضرب بکشنده ل برنامه اتمی که اصلا بچته سر میزی دانستادن اما جیگای بسیار منظم ایران آیا نیته یعنی بلام به پی آمریکان یعنی لر واقعی سربازی ولی برای ایران لجر گوشار دایا من پی مایا مترسیه که با ایران زور گرفتره لاست اسرائیل روی آبوری احتمال زیان بکید بس مترسی اوانی اسرائیل بروخت مترسی اوانی اسرائیل سیستمی که بروخت یا اسرائیل نمی بلام ایران مترسیه که اویا اگر هم شر درجه بکشی کن براستی دبیت اوی درخوانی سیستمی سیاسی ایران لبر اما من پیمای لنا لکوتایدا ایران ناچاره او بریاره بدد که یان باگر بس راضی بیتن یا خوب لرگی دانستاندن هم پرسه اگای بکریتا من پیمایم کات امریکا و اسرائیلش آماده دبن با طیبتش اسرائیل سه چهار آماجی گرینگی هبول سرتا باس ممکن برنامه اتمیه برنامه موشکیه پالپشکی نیزه او پیمانکان یا خوب پروکسیه کانه و مسئله درون آوانه حتی است او برنامه بلام وقت گفتم اگر براستی شرکت دیریجت کشی لوانه لیکوتکانی خرابتر بن بو ایران بویا من پیمای لکوتای احتمال ایران زیادتر ها طلبی لوایی که هم شرع را بگیرید دکتۆر گیان سوپاس بۆ زانیاریەکانت ئەرکت کێشە بە هیوان ڕۆژێکی زۆر باشتە بێ سوپاس بۆی کە میوانی کورسات نیوز بووی و میوانی پرسی ڕۆژ بووی زۆر سوپاس بۆ دکتۆر نەواز هیتۆتی مامۆستای زانکۆ و پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتەکان کە لە لیڤەرپوڵی بەریتانیاوە لەگەڵمان بوو.